کەنەدا پۆلیسی تۆرنتۆ دەبێژات زەلامێکی چەکدار تەقە لە 14 کەسان کرد 2 جوانە کوشتن دهێریشدا ئەو چەکدارژی هاتە کوشتن. سووریا حکومەتە شامی ڕخنە لە بڕیارە ئەسرائیلی گرت بۆ ڤاگوهاستنە سەدان کارمەندێن خۆبەخشین کومسپی و گوت ئەو تاوانە. هندستان پۆلیسان 10 کەسگرتن خەتابارن بزیدەگاویان لە دژی 12 کەچان لە حەوانگەهەکە حکومەتێدا. ژاپۆن پێلەکە گەرمێ لە کۆمەگایە باکوورە تۆکیۆدا 41.1 بلندترین پلەیە گەرمەیە دیرۆکە وێ دەڤەرێدا بێتە تۆمارکردن. هۆڵەندا ڕۆبۆتێک تێکەلی شیانە MRI و ئالتراساوند هاتیە دروستکردن دەکارە لەزێ لە ئەشکەرەکردنا شێرپەنجەیە بکات.